لە لیستەکەی ئیسرائیلدا دوای قەتەر نۆرەی عێراقا. پێگەی عالەمە جەدیدی عێراقی راپۆرتێکی بڵاو کردوتەوە و دەڵێت دوای بردومانکردنی دەوحەی پایتەختی قەتەر بردومانەکانی ئیسرائیل دەگەنە عێراق. پێگەکە دەژڵێت دوای بردومانکردنی قەتەر دەرکەوت ئیسرائیل حساب بۆ هیچ هێڵێکی سوور ناکات، تەنانەت ئەگەر لەگەڵ وڵاتێکی هاوپەیمانی ئەمریکاشدا بێت. هەر بۆیە ئێستا عێراق لە بازنەی هێرشی چاوەڕوانکراوی ئیسرائیلدایە. داواش لە بەرپرسانی باڵای بەغدا دەکات تا زووە بە پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکادا بچنەوە و داوا بکەن واشنگتۆن عێراق لەو زریانی بەڕێوەیە بپارێزێت. ئیسرائیل بڕیاری داوا هێرش بکاتە سەر هەر وڵاتێک، تەنانەت ئەگەر بە لێدوانێکی توندیش دژی تەل ئەبیب بوەستێتەوە، عێراقیش کە لەلایەن گروپە شیعەکانە و پاڵپشتی حەماس دەکەن و زۆر جار لە عێراقەوە درۆن ئاراستەی شاری ئایلات کراوە لە چاوەڕوانی تۆڵەی ئیسرائیلدان. لە راپۆرتەکەدا باز لەوە کراوە هەر بە تەنها حەماس نا، بەڵکو حوسیەکانیش لە بازنەی بە ئاماجگرتندان، چونکە ئەوانیش لە عێراق بنکە و بارەگەیان هەیە.